چاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر کێشەی جوتیارانی هەرێمی کوردستان دەکەین. دوو ڕۆژە پۆلیسی فیدرالی عێراق لە بازگەکانی پردێ و ناوچەکانی سنووری لەگەڵ هەرێمی کوردستان دەستیان بە هەڵمەتی لە ناوبردننی بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان کردووە. لە نێو بازارەکانی سەوزە و میوەی هەرێمی کوردستان بەرهەمی عەرەب، فارس، تورک تەواوی بەرهەمی وڵاتانی دراوسێ لە نێو بازارەکانی کوردستان جممەی دێ. بەڵام پۆلیسی فیدرالی بۆ زەرەر گەیاندن بە جوتیارانی هەرێمی کوردستان دەستیان کردووە بە قەدەغەکردنی هاوردەکردنی بەرهەم بۆ نێو کەرکووک، بۆ نێو بەغدا، بۆ نەجە، بۆ شوێنەکانی دیکە، بۆ مووسڵ ناچاریان دەکات بگەڕێنەوە بە پێچەوانەوە تووشی سزا و قسەی نەشیا و مامەڵەی خراپیان دەکەنەوە. ئەمانەی دەیبینن کۆمەڵە جوتیارێکن، ئەوانەی خاوەن مەحەلن لە نێو گومەرێک چوزانن بەقالن، خەڵکێکی زۆرن بەڕاستی گرفتیان هەیە. جوتیارەکان دەڵێن کاکە ئەمە دوو ڕۆژە بە بەردەوامی تەلەفۆنمان بۆ دەکەن، دەڵێ کوردستان بۆتە سەنتەری ساختکردنەوەی بەرهەمی تورکیا، ئێران، عێراق، سووریا، لە هەر وڵاتێکی ئەو دنیاە بەرهەمی جوتیاری مەسر دێتە کوردستان کەسێک پێیان ناڵێ ماڵتان لە چێیە. حکوومەت وەزارەتی کوشتتوکاڵ دەڵێ کاکە ئەگەر ڕێگا بگرین وڵا کێشە دروست دەبێت، نرخەکان بەرز دەبتەوە. بەڵام ئەو هەموو خەڵکی ئێستا لە دواوەی من وەستاوە ڕەنجی ساڵێکیان لە جوتیاری سەرف کردووە، سەڵقیان بەرەم هێناوە، پیازیان بەرەم هێناوە، دار و بەردی ئەم وڵاتیان بەرەم هێناوە، بەڵام ڕێگایان پێنادەن بچنە کەرکووک. کەرکووک بەغدا لە بۆ جنوب لە هەمووی ڕێگا پێنادەن، ڕێگا پێنادەن. نەخێر ڕێگا پێنادەن کاکە ئێستا کەلەم بە 300 دیارە بێستا بوویتە 150 دیار ناشڕێ وڵە نامڕۆژە بە 100 هەم فەلە عەبالەخوانجی بەس کەلەمی لێ ناگەڕێ برا کەلەم قەرنابی چەوەندە شێلم خاس تەماتە کاکە خیار کاکە هیچ بەسەردێ چی بەسەردێ وەرە تەماشای لۆری تەماتێکە دەبینی وێ فڕێدەم بە قورعان چیرۆم بە 150 دیاری دایە. ئەتوو بۆ خۆت فەلاحی؟ بەرێ فەلاحم کاکە ساعب کە خاوەن معلمە خاوەن مەحەلیش ئێستا کەوایە زەرەرە هەمووی زەرەرە کاکە. باشە تۆ کەسێکی یعنی تەمەنداری ئەزمونەکەت هەیە لە ناوە ئیشە. عرب ئێستا لێرە چەند عەرەبەیە؟ هەموو عەرەبە بڕۆ عەن تەسویرکا و خاس هەمووی وانە خاسەکان هەموو دێتەوە هەموو دێتەوە لێ دەفرۆشی. چۆن ئیسامەڕای خاسیان دێ خاسیان دێ پاقلیان دێ بیبەریان دێ کودیان دێ تەماتیان دێ ئیوانە هەموو لێرە سەرف دەکەی هیچ مانە عەدنێ. باشە بەرهەمی تورکی مرۆ باسکە تورکی عامزی دێ لالنجی دێ مۆز دێ هەتا پیازی تورکی دێ پەتاتەی تورکی دێ هەمووی دێتێکوانە لە ئێران تەماتە باینجان کەلەم هەموو چشتێک دێمان عەدنیە. ئەشو بۆتت وێنت بۆ ناردم گوتت کاکە ڕسقەکەشمان دەسوێنی لێ ناگەڕێن بگەڕێت لە ڕۆژی جمعەوە ئەمە فەلاحین بەروبوومی خۆماسەوە کەلەم و شێلمە و چاوەندەرە و شانە دەبین بەرەو کەرکووک و سلێمانی ئەو ناوە لە ڕۆژی جمعەوە نانێش یەک ڕسق داخل بێت نەلۆ مووسڵ بڕوان نەلۆ ئەوەی کە ناهێلی شورتەی اتحادیە سەیتەرەی بردێ نالێ بە زۆر پیان ڕوو دەکەم داسوێنێ شۆفەریان پێدا پەرلەمانتاران نوێنەرانی کورد لە بەغدا ئەوانەی کە پەیوەندیدارن وەزارەتی کوشتتوکاڵ تکایە بە دوواداچوونێک لەسەر ئەم پرسە بکەن. ڕسقی عێراقی، ڕسقی ئێرانی، ڕسقی سووری دێتە کوردستان، بەڵام ڕێگا بەم ڕێگا نادەن بەم برادەرە ڕسقی خۆی ببات بۆ کەرکووک، ڕسقی خۆی ببات بۆ شارەکانی عێراق. سووتاندیە بەرهەمەکانیان سووتاندیە ئەوە ڕسقی ئەوان بەبێ کێشە دێتە ناو خاچی ئێمە، بەڵام ڕسقی ئێمە ناتوانێت بچێت تەنانە داخلی کەرکووکیش بێ. باشە بۆ لێ ناگەڕن بیانویان چییە؟ ئەوانە عەلەسەر تەماتە و کشی خۆیان پێڕاگەیە کاکە ئەو ڕسقی ئێرانی مەمنوعکە بەس تو ڕسقی فەلاح ناوخۆلۆ مەمنوعەکەی ئەوان چونە ڕسقی ئێرانی مەمنوع ناکە ڕسقی ناوخۆیان مەمنوع کردیا دەرێ کاکە فەلاحم ئەوە زرعاتم وەرە مەسە زرعاتەکەم دەی بەمە کەرکووک دەی ڤیدیۆ نەبوو ئەمە ڤیدۆم لەلایە دەتوانین تەماشای بکەین بینە با بزانین. باشە بەڕاستی ئەمە جێگای پرسیارە بۆ دەبێ ئەوان ڕسقیان بێنە کوردستان کەس حیسابیان لەگەڵ نەکە بۆ دەبێ ڕسقی ئێرانی ڕێگای پێ بدرێت بێتە عێراق بێتە بەغدا بێتە نەجە بۆ دەبێت جوتیارێکی وەکو ئەم برادەرە ڕسقتان فڕێداوە ئیمە هیوان دێتە ئێرە بەس ئەوان لێ ناگەڕن ئیمە بستەوێنێ ئەدی ئەوە نابی کو دەبی ئیمەش مادەم ئیوانش ڕاگرن بانێتن کەلەم و قەرنابی بزانە با ئەمە لەو برای خۆم برێم کاکە تەماتە دێتن لە ئێرانێ باینجان دێ بیبەر دێ کەلەم دێ هەموو ڕسقک لە ئێرانێ دێ وەختەشی دەڕۆیش لە بۆ
لە بۆ جنوب دەڕۆی ئێستا تەماتی خۆیان پێڕاگەیە بیبەری خۆیان پێڕاگەیشتە کودی خۆیان پێڕاگەیشتە بەرهەمی خۆیان پێڕاگەیشتە لێ ناگەڕێن بەرهەمی ئی کوردستان ئی خۆمان فەلاحی خۆمان بچی واللهی لە پردێ واللهی کابرا فەردەک پەتاتێ پێ بووە واللهی جێڕاتیانەوە ئەرێ والله باشە لێ دەگەڕێن بگەڕێتەوە یان دەستی بەستەدا دەیستێنن دەیشتێنن دەبی بە خۆت دەبی بە خۆت جوونت پێ دەدا قسەت پێ دەرێ فەزیعەتت دەکا ئەوە شوتەی ئیتحادی و لەگەر هەشت شعب پێ دەدا جوونت پێ دەدا والله قسەت پێ دەرێ بە خۆش دەیبارەکە بینە خوارێ فرێدەن بە شۆفەری بەسە دەکەون گوێتان لێ بوو بەڕێزە ئەمە مامەڵەی پۆلیسی فیدرالیە لە عێراق مامەڵەی ئەو کەسانەیە کە لە خاڵەکانی پشکنین لە کەرکوب لە پردێ لەوێن مامەڵەیە لەگەڵ جوتیارانی کورد بە شێوەیە کە پاشەوەی کە خۆیان دەڵێن جوونمان پێ دەدەن دەبێ ڕزقەکانیشمان جوتیار پێزماگە خزمەی دەکا بەو ڕزالەتە پێدەگەێنێ ئەوە بە زوڵمێکی زۆرەکە ئەوە بەرهەمی چیتووە ئەوە بەرهەمی خۆماڵیە هی خۆمانە خۆمان ئەو محلەیە ئەو محلێ کاکە بەرە کێشێت کەس ئێستا مەسە سلێمانی هەتا ئێستا کەلم ئێرانی بۆ سلێمانی هەردێ ئێمە تازیەکانی ئەوەی مەسە بۆ سلێمانی باریان نەکرد ئێستا ناتوانن یانی لە سلێمانی سلێمانی ئێرانی دێ کەلم ئێرانی دێ باشە ئیمە ناستە سلێمانی ئێستا ناتوانێت ئەو تازیری بارەکە بۆی دەرناینێ زەرەرێکە ینی هاتنی ڕزقی ئێرانی وای کردووە بەرهەمی خۆماڵی دیسانە کاکەمان ئەوتە کەلەمی من ماوەی تۆ نافرۆشە لە بە ئێرانی باشە تۆ پێم بڵێ توش کابراایکی لێرە ماوەیەکی زۆرە کار دەکەی پێم بڵێ ماوە کێشتان هەیەوە ماوە دەڵێن کاکە ڕزقی خۆمانی ئیفلاسی کرد فەلاح زەرەری کرد ماڵی کاول بوو باشە نوێنەری وەزارەتی کوشتتوکاڵ لێرە نییە بەڵێ لێکانێ بالێرێ بەسوسی هەروکاری فەلاحینەکە بەسکرێک دێ هەروکاری ناکە نەچیمای دەداتێن ناکارەبایی مەقسەد هەیە دای 24 ساعات کە بەرهەمی دەکات جێبیستی ئەوە دەبم وەزیری کوشتتوکاڵ ناوە لەو حەیەک دەردەینی دەڵێ تەماتە قەدەغەیە دەڵێ هەنار قەدەغەیە ئەمە سوودی نەبووە کاکە قەدەغەیە خدا دەزانی هیچ قەدەغە نەکرای هەتا ئێستا والله ئەوی هاتی بە بەڕات هاتیە پارە وەرگیرایە هەمووی 6 هەفتا وەرەقە لە حدودەکانی سلێمانی کورەوەیە ئەوەتەوا لە پێش چاومان هەیە کاکە هەمووی لە حدودەکانی سلێمانی دێ هەمووی بە پارە دێ وەرجانی قەدەغە نەکراوە بەڵگەتان هەیە هەموو شتێک دێ فەقیری قەدەغە هەیە بەس دەبۆ ئەویدی قەدەغە نییە فەقیرڕادی هەندێک بەڕادی پارێک چەند دەدەن ئەمجارێ باردێتن بە هەفتا وەرەقە بە 6 وەرەقە دەرێ دێەوە لە باشماخی لە ئەوەی دێ لە تووشانە لە باشماخی دێ ئەمن ئاگادارم لە باشماخی دێتن ئەو وەختی وەچی لێرە کەلەمی خۆمان نەبوو گران بوو لەوێ دەرێدیان هینا دەری دەهینا کابرا پارەی دەدا باشە ئەمە بەشێکی کێشەی ئەم جوتیار و بەقال و خاوەن مەحەلانەیە کە لە نێو هەرێمی کوردستان لە بازاری سەوزە و میوەی کار دەکەن خستیانە ڕوو ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ وەزارەتی کوشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان قسە بکەین هەوڵ دەدەین تا ڕادەیەک بچینە خاڵی پشکنینیش بابزانین ئەو پۆلیسانەی لەوێن دەرێنە بۆچی مامەڵەیەکی بەم شێوەیە لەگەڵ خەڵکی کوردستان دەکەن لەگەڵ جوتیاران دەکەن ئەرێ بەڕاست ئەوان سبەینە تا ئێوارە باسی عێراق و عێراقیەت دەکەن ئەمانە هەر هەمویان ناسنامەی عێراقیان نییە بۆچی دەبێت جوتیارێکی بەستە زمان کە تێکەڵی سیاست نییە بارەکەی پێبین نەخوارێ و دواتر بەسەری بکەون و اینجا بە زۆر و بە ناچاری بارەکەی بگەڕێنەوە هەولێر. ئەمە بەشێک لە نمونەی بەرهەمی ئەو جوتیارە عەرەبانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بەرهەمیان هێناوە تا هەرێمی کوردستان وەکو دەبینین خەڵکێکی زۆر لێرکوانە کەسابەتی دەکەن تۆ لێرە چی ئیش دەکەیت؟ من لێرە نیمە لەو محەلە لە گومرجی ئیش لەولا ئیش ئەو خاصە لە چی هاتیە؟ هەمووی جنوبە چێن دێرە نەجەف کەربەلا ئەوە دەزانێت هەلا با بزانین ئەو برادەر هەر بۆ خۆشی بەڕەگەز عەرەبە دەڵێ لە حلەی هاتووە هذا الكيلو شقد؟ كيلو 600 دينار 600 دينار 600 هاي جاي من حله من حله باشا ما ضل حله وهاتوا كيلو بس 600 دينار بس تجيبون الخاص لو بعد شيء لا كل شيء نجيب كل شيء مثل باجله باذنجان شجر كل شيء باشا ام جوتياري عرب كبقاله يعني بيدت كسابتي زياده لسر برهمي عرب بك ضل هرشي منبه لە بازاری هەولێر بازارەکانی کوردستان ساغی دەکەینەوە
ماكو اي مشكله مو لا كل مشكله هيك مشكله هيك معنيه ضل زور كيس سلمان راحتها بس البوليس الفيدرالي من كركوك ما يخلي المواد من فلاحين اكراد يروح على كركوك كل شيء حتى الشلغه ما يطلع ما يطلع لا انت عارف على المواد انا اعرف ايه عندنا سيارات تقبل هيك شيء؟ لا بالعكس هو زرع جاي يجي من هناك ينبيع هنا وزرع على البير شجر وهاي يروح البردان انت فلاح له بقال انا فلاح وبقال باشا اما هم ضليم قلتم بقالو قلتم تو فلاحي ضليم من هم جوتيارم هم بقالم ضليم هم مشتاق دينم بس يوكر بوليسي فيدرالي رجال جوتياراني كردغري لنا قرب برهم يا متشتك دوري راستك اشتكوايا بلا مشتكي غلطك بوليسي فيدرالي چونك براستي لكردستان درقبو يما كراويا ناكري دوانيش رجال بجوتياراني كرد بقرن چونك جاري واهي برهمي اوان بيرادقات دبي بتشتا جنوب وناورا جاري واشيا بپێچەوانەوە لەگەڵ خاوەن بەقاڵی کاکی منمان دوونێت بەشێکی زۆر لەو جوتیارانی ئێستا وەستاون دەڵێ بە 300 دینار بووە کەلەم پێشتر ئێستا بوویتە 150 تۆ دەڵێ تەسیر ناکە ئەوە تەسیر نییە بە ڕۆژێک تەسیر ناکە 300 بێتە 150 لەوانەیە بە هەفتە بە 2 هەفتە هێواشار تەسیرەکە بەس بە یەک ڕۆژ تەسیر ناکە وایە لەبەر پۆلیسی فیدرالی عێراق خاڵەکانی پشکنینی عێراق وا مەمەڵە دەکەن بۆ وا دەکەن ئەو بۆی بکرێت لە هەولێریش دەردەکە بۆی بکرێت ئەی ئەگەر بۆی بکرێت لێرەش تاکیدا ئاگاداریەوە ڕێگاڵەوە ئەی چۆن ئاگادارینە ڕێوڵات دەخەبە دەقاگەدە هیچیمان پێ دەکرێت بۆ ئەی وەزارەت ئەی حکومەتی هەرێم ئەی پەرلەمانتاران کاکە خۆی ئێمە خەڵکێکی زۆر یەک دەقە خەڵکێکی زۆری ئێمە لە بەغدا پارە وەردەگرێ موچە وەردەگرێ بە ناوی کورد لە بەغدایە ناتوانێت تەلەفۆنێک بکە بە وەزیری بازرگانی وەزیری کوشتتوکاڵی عێراق ئەرێ کاکە خێرە ڕێگە بە جوتیاری خۆمان نادرێ بە عێراق دەدرێت کامرانەوە چ جارەوە وەفتمان بڕوا بەس دەبوو موچەتە ئەستا هیچمان پێ نەکرارە بۆ وەسما پێ دەکرێت بە قورعان نایکەن ینی بخۆت دەزانی بەڵام ئەمە کاکە ئەمە پەیوەندی یەک دەقە سیاستەوەی بەخوا باشە ڕسقی جوتیارێک ڕسقی جوتیارێک ینی معقولە تێکەڵ بە سیاست بکرێت تێکەڵیان هەر تێکەلیان کردووە 100% بڕۆ لە سێتێرە پردێ دوێنێ کابرا سێکی سکاری پێ بۆ گەڕاندیتیانەوە هەر هەمویان لێ سوستاندووە ئەو ڕسقێکە کە دەچوو بۆ بەغدا 300 دینار دەکرێت ئێستا بە 150 دیناری خیار بە 1000 دیناری بوو ئەوڕۆ خیار بە 500 دینارە بە 600 دیناری باشە ئەو جۆرە مامەڵەیە کە پۆلیسی فیدرالی لەگەڵ جوتیارانی هەرێمی کوردستان دەکات ڕێک بۆ کوشتنی بازاری ئابووری و کەرتی کوشتتوکاڵە لە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە جوتیاران بەرهەمی گەنم و جۆ چەندین ساڵە داویانەتە بەغدا خەریکە بەرپرس نەبێ قسە لەگەڵ بەغدا بکە پارەی جوتیارەکان بگەڕێنێتەوە بەڵام لەگەڵ ئەوەش پارەکەیان نەگەڕاندۆتەوە ئێستا دانەوێت قوتی جوتیارانی کوردستان هەر لە نێو هەرێمی کوردستانیش لە ناو ببن چۆن بەرهەمی خۆیان دێنە هەرێمی کوردستان ئەمە خاسە لە حلەوە هاتووە کەس دێرە قسەی لەگەڵ ناکە کاکی عەرەب بە ئاسایی و بە ئازادانە ڕسقی خۆی دەفرۆشێ بەڵام پۆلیسی فدرالی لەژێر هەر ناو نیشانێک هەڕەشە لە جوتیارانی کوردەکە و ناچاریان دەکا بەرهەمەکانیان بگەڕێنەوە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە تووشی سزا و قسەی نەشیاوی توندیشیان دەن. ئێستا ئێمە لە خاڵی پشکنینی شێراوەین وەک دەبینن لۆریەکی یەکجار زۆر وەستاوە پۆلیسی فیدرالی پۆلیسی پردێ چەند هێزێکی دیکەی عێراقی لێرە ئامادەیە پشکنین دەکەن بۆ هاوڵاتیان قسە لەگەر هاوڵاتیان دەکەن ئەم بەڕێزە شۆفێرە خاوەنی ئەم خورمایە باشەوە چیەوە لە دەستەوە والله خورمای عێراقیە لەولێر بارم کردێ لە کەرکووک باشە خورمای عێراقی لە هەولێر بۆ کەرکووک قەدەغەیە مەمنوعە ئەلە یەک کارتۆن مەمنوعە تەلەفێکەکەن ئەلە تەلەفێکە یان ناگەرین بگرێەوە یعنی لێت دەسووتێن ئارە والله بە شۆفۆر ئستا لێ بە شۆفۆر هەتبین لە پێش چاوە ئێستا دەستیان بەسەرداگرێت دەستیان بەسەرداگرێت سیوزەکەشیان برد سیارەیان بردی سویز سیارەکەمیان بردووە ینی چەکیان کردی بەڵێ سویجی سیارەیان بردیە خورماکە لە دەستا چەند کارتۆن بووە 50 کارتۆنە 50 کارتۆن بەڵێ وتیان نابی نابێ بیبێ چێ بۆ ئەوی وای گۆ والله ئەمن الوطنی ئەمن الوطنی ئەمن الوطنی بەڵێ خورمای عێراقی قەدەغەیە بەڵێ ئەمن الوطنی دەرێ خورما نابی بەڵێ ئەمە ئەلێ ئەمر لە کازمیەوە لە کازمیەوە بەڵێ
ئەی چی خورما حەلت ممنوعة چییە تۆ ئێستا؟ والله حلم چاوەراکەم تەلەفیکەم بڕۆم ئەی زەرەر چەند دەبی؟ مليون وربع ملیۆنێک و ڕوبێ بەڵێ. بای ملیۆنێک و ڕوبێ بەڵێ. بێجگە لە کرێ و بارۆ نا لا وانا بس كاره والله بلقى حنبالي منبالي باشە خورمای عراقی کە بەرهەمێکی عراقیە بە حیساب بەڵام پۆلیسی فدرالی بوو یان پۆلیسی تر بوو ئەمن الوەتەنی خوا دەزانی ئەمن الوەتەنی چی یانی هەر کەسێک دەتوانێت ناوی لە خۆ بنێ ئەمن الوەتەنی دەڵێم خورمایە قەدەغەیە کاکی شۆفێر بارێکی هێناوە بای ملیۆنێک و نیوی زەرەرە سویجی ئۆتۆمبیلەکەشیان لۆریە بردیتیان ئۆتۆمبیلەکەشیان بردی تۆ باس لەوە کرد گرفتانەیە سێ ڕۆژە بارتان سێ ڕۆژە بارمان لەبن سیارەمان لەبن باریە نەڕۆیشتی لە سەیتەرێ شەی سەبان لە چێن دەرەشەی سەبان سەی شەبان لە ڕێ بینێ مووسل و کەلەکدا باشە بۆ ڕێگە نادن دەلێن بارەکە نابی عبەرەویت حتا مەحەلیش بی نابی عبەرەویت مەبەستیان چیە لەو مەبەستیان پارەیە دەبی پارەی بدەیت تو تووشی کێشەیان کردی ینی گیرای ئەمجارێک گیرام ملیۆنە 350 هزاریان لە مستان بۆ گرتیانێت و گوتیان دەبی بارەکەش بسووتێنی بسووتێنی ئەو دوینێش نۆ سیارەمان گیرایە لە سەیتەرێ شەی ئێستا نۆ سیارەتان نۆ سیارەمان گیرایە وا لە حجزێ ئێستا و پێنج سیارەشمان لە ناو علوێ گۆگزەلی گیرایە سیارەت هێناوە بەڵێ بە سیارە دەتەوێت بچێت کەرکوب بەڵێ زۆرش دوور نیمەوە تا لێرە ماڵمە لێ لە گەڵۆزیە ماڵشی لێ ماڵمان لێ لە گەڵۆزیە لێ ناگەڕێ لەو دیەوە خیان گرتووە لە ناوی بڕۆی ئەڵێ بۆ نییە ئەڵێ بۆ نییە نازم مخابراتە نازانم چی المهم ئەوان زسی ئەلمانیش پێ زسێ بەریتانی پێ بەریتانی بە ساری خۆتاتیەوە بە ساری خۆم لە هەموو وڵاتەوە هاتوومەتەوە کەس پێش وڵاتت بڕیوە کەس پێش لێرە نازانم مەوزوع چەندمەترت مایە بگەیتەوە ماڵەوە وەڵا بان کەم جویان لێ بێ بەڕاستە دەڵێن دەبینێت دەبێ بێ بگەڕێیتەوە نازانم خۆت یا سیارەکە هەردووکمان هەردووکتان بەڵێ تۆش ناهێنن نەخێر ناوەڵ دەڵێ مەمنوعە ئەڵێ بۆت نییە بچێژوی نازانم من نازانم ئەخە پێم وتم کاکە بۆم شیکەوە بۆچی بۆم نییە بڕۆم باشە مەوزوع چییە ئەو هەموو وڵاتم بڕیوە چوار تێستم پێەیە ئەسا ئەوە ماڵی خۆمە ماڵەکەم دوو بزدوری ئەین بۆچی نالم ئیزن نادن ئیزم نادن بۆ تە کێشە بۆت ماڵ و منداڵت دێبەچی زۆرش گوناحم چەند کیلۆمەترت بڕیوە 4800 کیلۆمەترم بڕیوە 4800 کیلۆمتر ئەمە یەکێک لە کێشەکانی هاوڵاتیانی کووردە کێشەکە ئەوەیە کە ئەمە بە کوردی قسە دەکا کێشەکە لەوەیە کە خەڵکی کوردستانە لە بەریتانیا نیشتەجێ بەخۆ بە سیارەی هاتۆتەوە من دەمێ هەندێک بەرچاوڕوونی بدەم لە خاڵی پشکنینەکان دیارە ئێمە بە شێوک لە شێوەکان هەوڵماندا لەگەڵ بەرپرسی ئەم سەیتەرەیە قسە بکەین زانیاری پێداین کە بۆ ڕاگەیاندن نەبوو ینی بۆ ئەوە نەبوو ینی خۆی شخصیان قسە بکە وتی دەتوانم ئەو زانیاریەت پێ بدەم 24 مادە هاتووە 24 مادە کە نابێت لە هەولێرەوە لە سلێمانیەوە لە دۆهۆکەوە بچێتە کەرکوک بچێتە بەغدا 24 مادەکەش هەمووی بەرهەمی جوتیارانی کوردستانە تەنانەت بەشێک لە بەرهەمەکانی تێدایە بەرهەمی خوورماشی تێدایە دەڵێ تازە بڕیارەکە دەرچووە بڕیارەکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە دەرچووە دوو لە دەستگای هەواڵگیری عێراقی لێرە لە خاڵەکانی پشکنینن ڕێگا نادەن بەرهەمی جوتیارانی کوردستان بچێت بۆ کەرکوک بچێت بۆ مووسڵ بچێت بۆ تەواوی ناوچەکانی ژێردەستەڵاتی عێراق ئەمە دەگەڕێتەوە سەر لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان کە قسە لەگەڵ بەرپرسانی بەغدا بکات کە بۆچی دەکرێت ئێمە هەمومان عێراقین هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بە پێی دەستور ئاڵای عێراق لە زۆر شوێن هەیە لەسەر دام و دەستگاکانی حکوومەت هەیە چۆن دەبێ بەرهەمی جوتیارێکی خەڵکی کوردستان ڕێگری لێ بکرێت بچێتە کەرکوک. بەڕێز کاک حوسێن ئێوە وەکو وەزارەتی کوشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە ئاگاداری کێشۆگرفتی جوتیارانی هەرێمی کوردستانن وەکو زانیمان بە دوواداچوونمان کرد لە خاڵەکانی پشکنین بە ئاشکرا غەدر لە جوتیاری کورد دەکرێ ڕێگەیان پێنادەن بەرهەمی خۆیان ببەن بۆ کەرکوک ببەن بۆ مووسڵ ببەن بۆ بەغدا ئێوە ئاگادارن یاخودنە بەڵێ سپاس ئێمە بێگومان نوێنەرمان هەیە نوێنەری بەڕەتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکانمان هەیە لە ناو علوەکان یعنی دەبێت ئەوان ئاگادارمانکەنەوە لە هەر کێشەیە کە ئەبێل چ لە ناو علوەکانە چ لە دەرەوەی علوەکانە بەداخەوە من بەسراحەت هێڵێم بۆ ئەم بابەتە ئاگاداریان نەکردونێتەوە کە لێک دوو ڕۆژی ڕابردوودا ڕووی داوە ئەوە بەردەوام ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ هەموو کەناڵەکان بەڵام بەداخەوە باشە
ئێستا ئاگادارن بۆ لە مەودوات چی دەکەن زۆربەی زۆری بەرهەمەکانی جوتیاران ینی من با بەرچاوڕۆنیت پێ بدەم وەکو جوتیاران بە گرتەی ڤیددیۆیش بۆ منیان خستۆتە ڕوو بەدەر لەوەی کە ڕێگەیان پێنادەن هەموو ئەو بەرهەمانەی جوتیاران دەهێننە خوارەوە هەندێکیش دەیسوتێنن هەندێک جارش بە زۆر دەیان نێرنەوە هەولێر یان شارێکی دیکەی کوردستان چی دەکەن ئێوە؟ بەڵێ ئێمە لە فترەی ڕابردوودا وەفدێک بەسەرۆکاتی جەنابی وەزیر چووینە بەغداد بۆ باسکردن و چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە ڕوو ئەدا لە هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراق بەداخەوە من ئێڵێن زۆر جار ئەم بابەتانە تێکەڵ بە ململانەی سیاسی بووین بۆیە داوامان لێکردن چیتر بە ئەم بابەتانە تێکەڵی ململانەی سیاسی نەبێ ئێمە کاری پیشەی خۆمان بکەین و پارێزگاری بکەین لە بەرهەمی ناوخۆ و پاراستنی بەرژەوەندی جوتیاران بۆیە ئێستا ئێمە لیژنەیەکی هاوبەش دروست کراوە و وعد وایە کە ئەوان بێن بەو نزیکانە دابنیشین یەکێک لە کاری سەرەکی ئەو لیژنەیە ئەوەیە کە ئێمە بتوانین ڕۆژنامەیەکی کشتتوکاڵی دابنین بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بە لە بەرچاوکردنی جیاوازی ئاوهەوا و ژینگەی هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراق باشە هیچ کارتێکی فشارتان هەیە ئێستا ئێمە لە نێو ئەلوەکانی هەولێر بووین بینیمان جوتیاری عەرەب بەقاڵی عەرەب بە ئاسانی بەرهەمی خۆی لە کوردستان ساغ دەکاتەوە کەس ڕێگری لێ ناکات ئێوە دەتوانن ڕەتفە لێکە بیتن بەرامبەر بەوەی کەوان ڕێگا نادەن ئێوەش ڕستی ئەوان ڕێگە بگرن بێتە کورد بڵێ خۆی ئەوە خاڵێکی ئەرێنیە کە کاتێک بەرهەمی ئەوان پێگا ئێمە بەرهەممان نییە و کاتێک بەرهەمی ئێمە پێگا بەرهەمەکانی ئەوان بەرەو کۆتایی دەڕوە ئێمە جەختمان لەوە کردوەوە کە دەبێ ئێمە سوود لەم کەش و هەوا جیاوازە وەربگرین کە لە عێراق و شارەکانی لە هەرێمی کوردستان و شارەکانی ناوڕاست و خواروی عێراقیە ئەگەر بەباشی ئێمە بتوانین سوودی ئەم ڕەچاوی ئەم ڕاستیە بکەین بێگومان بە بەرژەوەندی هەموو جوتیاران و پاراستنی بەرهەمی ناوخۆ ئەکەوێتەوە بەڵام ئێمە بێگومان وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و ئەرکی هەموو لایەکی شەکە ئێمە پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکەین و بەرژەوەندی جوتیارانی هەرێمی کوردستان بپارێزین و هەموو هەوڵێک ئەدەین بۆ ئەو مەبەستە باشە ئێستا جوتیاران گیان لە ئێوەیە پێتان وایە لە چەند ڕۆژی داهاتوو لەگەڵ لایەنی عێراقی گفتوگۆ دەکەن یاخود چاوەڕێی لیژنە و چوزانم ئەدای لیژنەکە دەکەن بێگومان من ئەم بڕاستیە ئەم ڕووداوە ئەگوێزمەوە بۆ وەزارەت و بۆ لای جەنابی وەزیر و بۆ هەموو ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بۆی کە بینە سەرهێڵ لێک تێگەشتنیە دروستکەین و هەر گرفتیەکە بێت تایبەت بە جوتیاران و بەرهەمی ناوخۆ ئێمە چارەسەری بکەین دەستان خۆش بێ ینی بێگومان جوتیارانش چاوەڕێی ئێوە دەکەن لە ماوەی ڕابردوو بینیتان جوتیاران لە ڕێگەی ئێمەوە دەنگی خۆیان بە وەزارەتی کشتتوکاڵ بەلایەنی پەیوەندیدار گەیان کە بەڕاست لە خاڵەکانی پشکنین لە پردێ لە خازر لە هەموو ئەو خاڵانەی سنوورێ لەوێ پۆلیسی فیدرالی غەدرێکی گەورەیان لێ دەکات بە ئاشکرا دەڵێن یان دەبێ پارە بدەن یان بۆتانیە بەرهەمی هەرێمی کوردستان لە بازارەکانی عێراق ساغ بکەن وەکو بینیتان بەڕێز کاک حوسێن کەوتەبێژی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستانە سۆزی ئەوەیدا لە داهاتوودا کار لەگەڵ لایەنەکانی عێراقی بکەن تاوەکو ئەو کێشەیە چارەسەر بکرێ بە پێچەوانەوە بێگومان هەرێمی کوردستانیش بێدەنگ نابێ وەکو خۆیان باسیەوە دەکەن ڕێگا و شوێنی تایبەت دەدۆزنەوە بۆ ئەوەی جوتیارانی هەرێمی کوردستان بەلای کەمیەوە وەکوی ئێستا زەرمەند نەبن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم